چاڵوچۆڵەکانی ڕێگای سماقۆڵی پڕکرانەوە. پێرە لە 1964 دیمەنەکانی ڕێگای سماقۆڵیمان بڵاو کردەوە کە پڕ بووە لە چاڵ و چۆڵی و هەر ناوە دەڕۆیت و ئۆتۆمبیلێک پەچی کەوتووە و تاایی کەوتوتە چاڵێکەوە و تەقیوە. ئێمە دیمەنەکانمان بڵاو کردەوە و بەڕێوەبەراتی چاکردن و پاراستنی هەولێریشمان لە حاڵەتەکە ئاگادار کردەوە. ئەوان وێڵایەوەی کە باسییان لەوە کرد ئاگاداری دۆخەکەن، بەڵام دوێنێ و ئەمڕۆ بە 70 تۆن قیر هەموو ئەو چاڵ و چۆڵانیان پڕ کردوێتەوە و ئێستا ڕێگاکە تا ڕادەیەکی زۆر ئاسایی بۆتەوە. ئەم نۆژەنکردنەوەی لە کاتێکدایە کە لە 23 هەشتی 2025 جارێککە بە هەمان شێواز ڕێگای سماقۆڵی نۆژەن کرایەوە، بەڵام ئەو پینە و بێنە و بگرەیە چەند مانگێک دەخایەنێت و دواتر بە هەمان شێواز وەک خۆی لێدێتەوە. چارەسەری بنەڕەتی ئەوەیە ئەو جووت سایدەی کە لە بەنداوی گۆمەسپان کۆتایی دێت جووت سایدێکی تر یاخود سایدێکی زۆر باشتر لێەوە دەست پێ بکات تاکو بەنداوی سماقۆڵی درێژ ببێتەوە بۆ ئەوەی چیتر شۆفێران لەو ڕێگەیە پەچیان نەکەوێت. ڕێگای سماقۆڵی ڕێگایەکی گرنگی هەرێمی کوردستانە کە ئیدارەی ڕاپەڕین و سلێمانی بە هەولێری پایتەخت دەبەستێتەوە. جگە لە هاتوچۆی هاوڵاتیان ژمارەیەکی زۆر لە باڵهەڵگرەکان ئەو ڕێگایە لە نێوان هەولێر و دهۆک بۆ سلێمانی بەکاردەهێنن.